سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی لایەنگرانی کۆمەڵە حزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی 8 مارس، کۆبوونەوەی پەرستاران لە کرماشان و کەهنوج، کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری و تەمین اجتماعی لە کرماشان، مەراسمی بە خاکسپاردنی هونەرمەندی هەورامان جەمیل ئەحمەدی لە نەوسود، مەترسی لە سیدارەزانی ئەکبەر زەڕ لە زیندانی قزڵ حەساری کەراج و ئێدامەی هەرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و قوربانی بوونی جەیان کەسی دیکە. درێژەی هەواڵەکان. چالاکی لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی 8 مارس بەپێی هەواڵی گەیشتووە ڕۆژی سێشەممە 15 ڕەشەمە کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە دەوروبەری شاری بانا چالاکیان ئەنجامدا. بەپێی ڕاپۆرتە لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بە بڵاوکردنی تراکت بە دروشمەکانی پیرۆز بێت 8 مارس پیرۆز بێت ڕۆژی جیهانی ژن، بژی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران، بژی سۆسیالیزم و بژی شۆڕشی ژن ژیان ئازادی، ڕۆژی جیهانی ژنیان لە هەموو کشان و ژنانی کوردستان و ئێران بنەماڵی سەربەزی گیان بەخت کردووان، دایکانی دادخواز و هەموو تێکۆشەرانی مافەکانی ژنان پیرۆزبایی کرد. کۆبوونەوەی پەرستاران لە کرماشان و کەهنوج ڕۆژی سێشەممە 15 ڕەشەمە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی کرماشان و کەهنوج بۆ جارێکی دیکە دژ بە خراپی پیشەیی و دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی کوردستان و ئێران خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، زیادکردنی تاڕافۆی پەرستاری، پێدانی ئیزافەکاری، کەمکردنەوەی سەعاتی کار، گۆڕانی دۆخی پیشەی و گرێبەستەکان، دامەزراندنی هێزی کاری تازە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری و تەمین اجتماعی لە کرماشان ڕۆژی سێشەممە 15 ڕەشەمە خانشینکراوانی تەمین اجتماعی و کشوەری لە کرماشان و چەند شاری دیکە ئێران دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی کشوەری و تەمین اجتماعی لە شارەکانی کرماشان، یەزد و ئاهواز لە ئەزبایەق نەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوانی ناڕازی خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. بەڕێوەچوونی کۆبوونەوەی ناڕزایەتی لە بەردەم فەرمانداری بانا ڕۆژی دووشەممە 14 ڕەشەمە کۆمەڵێک لە دوکاندارانی شاری بانا لە ناڕزایەتی بە داخرانی سنوورەکان لە بەردەم فەرمانداریەوە شارە کۆبوونەوە و خوازیاریکردنەوەی سنوورەکان بوون. بە پێزانیاریەکان سنوورەکانی بانا ماوەی مانگ و نێوەیەکە لەلایەن ڕژیمەوە داخراون و ئەمە زیانێکی زۆری بە دوکانداران و کاسبکارانی ئەم شارە گەیاندووە. ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیم بەبێ گرنگیدان بە دۆخی ژیانی دانیشتوانی ناوچە سنووریەکان و داخستنی دەواازە سنووریەکان زیانێکی گەورەیان بە کەرتی ئابووری خەڵک گەیاندووە. ناڕزایەتی خەڵکی ئیلام لە ئازخراپی سیستەمی ئاوەڕۆ ڕۆژی سێشەممە 15 ڕەشەمە کۆمەڵێک لە دانیشتوانی شاری ئیلام بە کۆبوونەوە لە بەردەم ئۆستانداری ئەو شارە ناڕزایەتی خۆیان لە دۆخی خراپی سیستەمی ئاو و ئاوەڕێی ئەو شارە نیشاندا. بە پێزانیاریەکان ناڕازیان لە ئازکەمی و بەڕانی بەردەوامی ئاو و کەیفیەتی خراپی ئاوی خواردنەوە ناڕازین و دەڵێن سیستەمی ئاوەڕۆی شارەکە خراپە و هیچ بەرپرسێکی ئۆستانی پایەخ بە کێشە و گرفتی خەڵک نادات. مەراسمی بە خاکسپاردنی هونەرمەندی هەورامان جەمیل ئەحمەدی لە نەوسود ڕۆژی سێشەممە 15 ڕەشەمە مەراسمی ناشنی تەرمی هونەرمەندی گەورەی ناوچەی هەورامان کاک جەمیل ئەحمەدی بە بەشداری بەرینی خەڵک لە شارستانی نەوسود بەڕێوەچوو. جەمیل ئەحمەدی ناسراو بە جەمیل هەورامی یان جەمیل نەوسودی وەڕانی بێژی بەناوبانگی هەورامان و وەستای وتنی سیاچەمانە بوو. ناوبراو ساڵی 1946 زاینی لە گوندی لهۆنی سەر بە ناوچەی هەورامان لەدایک بوو. مامۆستا جەمیل ساڵی 1966 دەستی بەکاری هونەرمەندی لە بواری موسیقای فولکلۆری هەورامان کرد. ساڵی 1970 یەکەم کاسێتی خۆی لەگەڵ مامۆستا عوسمان هەورامی تۆمار کرد و لەگەڵ مامۆستایانی گەورەی دیکەی ناوچەی هەورامان وەک حەمەحسن کێمنەی و سەباح هەورامی دەستی بە چالاکی هونەری کرد.
بەداخەوە مامۆستا جەمیل نەوسودی شەوی دووشەممە 13 ڕەشەمەی 1402 هەتاوی کۆچی دوایی کردو بۆ هەمیشە یادی دڵی کوردەواری بەجێهێشت. جێگە ئاماژەیەکە کاک جەمیل برای هاوڕێگیان بەختکردووی ناو ڕیزەکانی کۆمەڵە هاوڕێ مەحموود ئەحمەدی ناسراو بە مەحموود هۆرامی لە گۆرزانی شاهۆ بوو. دۆزینەوەی تەرمی شارۆمەندێک لە شاری سەردەشت. ڕۆژی سێشەممە 15 ڕەشەمە تەرمی پیاوێک کە پێدەشێت تەرمی شارۆمەندێک بە ناوی مستەفا مەلا حەسەنی بێت لە دەوروبەری سەردەشت دۆزرایەوە. ڕزگار مەولانی بەرپرسی هەیەتی شاخەوانی سەردەشت لەوبارەوە ڕاگەیاند زیاتر لە 10 ڕۆژ دوای ونبوونی کەسێک بە ناوی مستەفای مەلا حەسەنی بڕیاردرا گەڕانێکی بە کۆمەڵ لە دەوروبەری ئەو شوێنە بە مۆدەی چەند کیلومتر بکرێت. شاخەوانانی سەردەشت بە تیمێکی شارەزا بەشداری ئەو هەڵمەتە بوون و کاتژمێر جێی بەیانی ڕۆژی سێشەممە 15 ڕەشەمە تەرمێک لە خوارگەڕاکی جانبازانی سەردەشت دۆزرایەوە کە ئەگەری زۆرە تەرمی ناوبراوێ. هێرشی گاردی زیندانی ناوەندی کەراج بۆ سەربەندی حەوت. ڕۆژی دووشەممە 14 ڕەشەمە گاردی ئەمنیەتی زیندانی ناوەندی کەراج هێرشیان کردە سەر بەندکراوانی بەندی حەوت و کەلوپەلەکانیان لە ناوبرد. بە پێی راپۆرسەکان مامورانی زیندانی ناوەندی کەراج بە فەرمانی عەلی کەشاوەرزیان سەرۆکی زیندان بە بیانووی بەشداری نەکردنی بەندکراوان لە شانۆی هەڵبژاردنەکانی مەجلسەکانی شۆڕای ئیسلامی و خۆبرەکانی کۆماری ئیسلامی هەرشیان کردووەتە سەر بەندکراوانی بەندی حەوت و وێڕای زەوتکردنی کەلوپەلی شەخسی بەندکراوان کە بە پارەی خۆیان دابینیان کردبوو بەشێک لە کەلوپەلەکانیان شکاند. پەلاماری حراسەتی نەخۆشخانەی مەردانی ئازەری چاورێز بۆ سەر بنەماڵەی نەخۆشەکان. ڕۆژی دووشەممە 15 ڕەشەمە مەئمورانی حراسەتی نەخۆشخانەی منداڵانی مەرزانی ئازەری چاورێز بە شێوەی وەحشیانە هێرشیان کردە سەر هامڕای ژمارەێک لە نەخۆشەکان و بێڕێزیان پێکردن. بە پێوە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە مەئمورانی حراسەتی نەخۆشخانەی منداڵانی مەرزانی ئازەری چاورێز بە هۆکارێکی نادیار هێرشیان کردووەتە سەر هامڕای چەند نەخۆش و گازی فرمێز ڕێژیان بەکارهێنەوە. بەهۆی بەکارهێنانی گازی فرمێز ڕێژی فلفل چەند کەس بریندار و چەند کەس تووشی هەناسە تەنگی بوون. لە سێدارەزانی دوو بەندکراو لە زیندانی عادڵابادی شیراز. بەیانی دووشەممە 14 ڕەشەمە حکمی ئازامی دوو بەندکراو کە یەکێکیان شارۆمەندی ئەفغانستانی بووە بە تۆمەسەکانی بازرگانی بەمادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانی عادڵابادی شیراز جێبەجێکرا. بە پێ راپۆرتی کەمپێنی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی ناسناوی یەکێک لە بەندکراوانی ئاعدامکراو کە بە تۆمەتی پەیوەندیدار بەمادەی هۆشبەر لە سدارە دراوە بریتیە لە جەمیل سەمەدی تەمەن 40 ساڵ. ناسناوی بەندکراوی دووهەم کە خەڵکی ئەفغانستان بووە بە تۆمەتی کوشتنی بانقەست بە ئەعدام مەحکوم کرابوو هێشتا ڕوون نەکراوەتەوە. مەترسی لە سێزارەزانی ئەکبەر ڕاز لە زیندانی قەزڵ حەساری کەراچ. سۆهێل عارەبی بەندکراوی سیاسی دوورخراو بە بڵاوکردنی پۆستێک لە ئەکاونتی شەخسی خۆیدا ڕاگەیاند ئەکبەر ڕاز بەندکراوی مەحکوم بە ئەعدام مەترسی لە سێزارەزانی لەسەرە و بنەماڵەکەی لە جۆخێکی خراپدا دەژین. سۆهێل عارەبی لە پەیامەکەی خۆیدا لەسەر هاوژینی ئەکبەر نووسی هاوسەرەکەی بە ئەعدام مەحکوم کراوە باوکی ماڵاوای لە ژیان کردووە ماڵەکەیان ئاگری گرتووە و بە دوو منداڵی بچووکەوە هەر هەفتە ناچار دەبێت لە ئیسپەهانەوە بۆ تاوانان سەفەر بکات. سەردانی دادگا بکات و بڕوات بۆ کەرەج بە ئەعدامکردنی ئەکبەر ڕاز چی بەسەر ئەو بنەماڵەیە دێت. ناوبراو لە دادگایەکی فەرمایشیدا بە تۆمەتی بێڕێزی بە پێغەمبەری ئیسلام بە ئەعدام مەحکوم کرا، بەڵام دادگا ناوبراوی بێتاوان ناسی و ئێستا دادستانی ناڕزایەتی دەربڕیوە و پەروەندەکەی بۆ دادگای پێداچوونەوە ناردووە ئەگەری هەیە حکمی ئەعدامی پێشڕاست بێت و لە سێزارە بدرێت. دووە هەواڵ ئێدامی هەرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و قوربانی بوونی دەیان کەسی دیکە. ڕۆژی سێشەممە 15 ڕەشەمە ئارتەشی ئیسرائیل باکوور، خان یونس و بەیت لاهیای لە کەرتی غەزە بە چڕی بردومان کردو لە ئاکامی و هێرشانەدا بەدەیان فەلەستینی دیکە بوونە قوربانی. وەزارەتی بەهداشتی غەزە ڕۆژی سێشەممە ڕایگەیاند ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ 30,631 کەس بەرز بووتەوە و نزیک بە 72,043 کەس بریندار بوون. هەروەها ئاماری ئەو فلەستینیانەی لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە دەست بەسەرکراون سنووری 7400 کەسی تێپەڕاندووە. هاوکات لەگەڵ دانوستانەکانی مسر بۆ ڕێککەوتن لەسەر ئاگربەستێکی چەند هەفتەیی
هەرشەکانی ئیسرائیل بۆ سەرباشووری لۆبنان و کەرتی غەزە درێژە هەیە و لە ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەمدا ئەندامی حەزبۆڵا لە هێرشی موشکی و ئاسمانیدا کوژراون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەرشاد واسوودە.